بەڕێزان سڵاوتان دەبێ بخێربێن سەر و سەرچاو خۆشحاڵین لە گۆڕێکیکەی ساڵۆنی فکری ئازادبوون لە خزمەتانەین. ئەمڕۆ کاک محەممەد حسێن کە خاوەن ماستەرە لە ئابووری سیاسەتە گشتیەکان هەمان کات دەدامی تۆڕی ئابووری ناسانی عێراقا، توێژەرە لە سەنتەری وزە و سامانە سروشتیەکان لە زانکۆی ئەمریکی لە عێراق. باسێکی بۆ ئامادە کردوین بە سوپاسەوە، باسێکی گرنگ، شەڕی ئێران، ئیسرائیل، ئەمریکا، ئابووری عێراق و هەرێمی کوردستان بەرەو گوێیەوە. لای بەڕێستان ئاشکرایە کە ئێمە لە سەرەتایی گرفتەکان و کێشەکانی دوومانگی ڕابردووەوە زنجیرەیە کۆڕمان دەست پێ کرد لە ساڵۆنی فکری ئازادبوون بە ناونیشانی کوردستان لە بەردەم جیهانێکی پڕ لە گۆڕانکاریە دەرفەت و ئاڵنگاریەکان. یعنی ئەمە و پرسەی کە لە سەرەتای مانگی 2026ەوە بە هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد، کردمانە ناونیشانی زنجیرەیە کۆڕ بۆ زنجیرەیەک خەڵکی بژاردەی خاوەن قسە و خاوەن ڕای ورد لەو بارانەوە بۆ ئەوەی بتوانین دۆخی کوردستانی پێ بخوێنینەوە لەسەر ئاستێکی فراوان. ئەم باسەشی کە لە کۆتایی مانگی دوو هاتە پێشەوە و ئەو شەڕێک ئێستا لە ناوچەکە هەیە و ئێستا چەند ڕۆژێکە وەستانێکی پێوە دیارە، باسێکی گرنگە و سەرنجێکی زۆری میدیا و ڕای گشتی لەسەرە. بەڵام ئێمە وەکو ساڵۆنی فکری زۆر جار کاردانەوەی خێرامان نییە بۆ خوێندنەوەی بابەتەکان، هەر ئەو خەڵکانی کە ئێمەش ڕویان لێ ئەنین بۆ ئەوەی کە باسمان پێشکەشکەن، باسەکانیان باسی وردە، خوێندنەوەی ئاماژەکان کاتی پێویستە زۆرتر لەگەڵ حەدەسا لەگەڵ ڕۆژانەمانەوەی قسە بکەین. هیوادارین ئەو کۆڕانێکە لە ڕابردوو پێشکەشکرا ئەوەی لەم ماوەی داهاتووە لەم بارەوە پێشکەشەکەین خزمەتی دنیابینینی ئێوە بکە بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک دیدگایەک دروست بکەین کە ڕوانگەی ئێوە فراوانتر بکە، تێگەیشتنتان فراوانتر بکە. زۆر جار لەسەر باسی ئابووری قسەیەک هەیە کە من بۆ کۆتایی پێێن و کاتە دەین بە کاک محەممەد کە هەموو جوڵێنەری پشتی باسەکانی تر ئابووریە. ئەمڕۆ جۆ لە کاک محەممەد دەگرین بزانین ئابووری عێراق و هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەڕوا دوای ئەم کێشە و گرفتانی هاتنە پێشەوە. بەخێربێن سەر چاو سوپاسانەکەم ئەگەر مۆبایلەکانتان لەبەر حاڵەتی ڕیکۆردکردن و دەنگ بێدەنگ بێ بەخێربێن ئەرکتان کێشە. کاک محەممەدیان نیم سەعات بۆ 40 دقات داوا کردووە، هیوادارین لەو بینەیە باسەکەتمان پێشکەش بکەی بە خێربەی سەر چاو. سوپاس بۆم دەرفەتە، سوپاس بۆ هاتن و ئامادەبوون و بەشداریتان. من زۆر بە هیوام کە ئەو نیو سەعاتەی سەرەتایی من و کاک بابان تەنیا دەرفەتێک بێ بۆ ڕوژاندنی گفتوگۆیەک لەکی چڕوپڕ لەسەرەوەی ئێمە لەکوێ ئەم قەیرانین، لەکوێ ئەم شەڕین و ئەم شەڕە بەرەو کوێمانە باوە چی ئەەکەین و چیمان کردووە تا ئێستا بۆەوەی گیانی خۆمان ڕێک بقین لە سایە ئەم شەڕە. ئەم شەڕە دەستی پێ کردووە هەمووی تەسەوری وا بوو شەڕی 4 ڕۆژە من خۆم یەکێکم لەوانە، بەڵام لەوە ناچێ بەم زوانە تەواو بێ و لەوە ناچێەوە ئاگر بەسە فشۆڵەی ئێستا هەیە لانی کەم ببێتە هۆکاری ئاشتیەکی دوورمەودا. بۆیە ئەو کاریگەریانی ئەم شەڕە تا ئێستا دایناوە لە ئەسەر ژیانی سیاسی و ئابووری ئەم وڵاتەی خۆمان بە عێراق و کوردستانیشۆ هی ئەوە نییە بەم زوانە تەواو ببێ. بۆیە بەڕاستی پێویستە هەر لە ئێستاوە ئێمە تەدابیری حاڵی خۆمان بکەین لە بەوەی کە ئێمە چیمان پێکرێ بۆ خۆپاراستن لە پریشکی ئەم ئاگرە و چیمان کردووە و سەرچاوە و هۆکارەکانی خۆپاراستنمان چین یا بژاردەکانمان چین. تەبان من سەرەتا باسی ئەوەکەم ئەم شەڕە لە یەکمانگی سەرەتای ئەم شەڕە لە 28 دوو دەستی پێکرد تاوەکو 1/4 چی بە وەزعی ئێمە کرد، چی گۆڕی لە ژیانی ئێمە. تەبان هەموو کەسانی لە مەجای ڕیسێرچ و ئەم شتانە ئیشەکەن وازەحە، یعنی ئێمە لەسەر هەنێشت داتا و بەیاناتمان هەیە ئەتوانین تەخمینی زیانەکان یا قازانجەکان بکەین، وێنەیەکی ڕوون بین لەسەر ئەوەی چیمان بردوێتەوە چیمان دۆڕاندووە. لەسەر هەنێکی کە داتای دقیقمان نییە، تەنیا ئەتوانین بە تەخمینی قسە بکەین و لە هەنێ بابەتی دیکە ئێمە وازەحە زیان و قازانجمان هەیە، بەڵام لەبەر نەبوونی بەیانات و دەیتای ڕوون ناتوانین هیچ تەخمینێک بکەین یا هیچ ژمارەیەک بدەین.
بۆیە هەوڵەدەم سەرەتا من بەوانە دەست پێ بکەم کە لانی کەم ئەتوانین پێوانی بکەین حسابی بکەین. زۆر بە بەسیتی من بەراوردی نێوان مانگی 1 و 2 کەم مانگی 2 ئەوەیە کە ئێمە دەوڵەت و حکوومەت لە عێراقا بەباشی ئیشیە کرد بەباشی ئیشکردن یعنی چی یعنی ئیدارەی نەوت فرۆشتنیە کرد پارەی نەوتی ئەهێنا و لە ڕێگەی کەرتی گشتووە خەرجیە کرد. لە مانگی 3 ئەم بەهۆی ئەم شەڕەوە ئەم ئیدارەدانە گۆڕا خەلەلی تێکەوت تووشی وەزعێک بووە کە نەیتوانی بەردەوام بێت. لە 28 ڕۆژی مانگی 2 دەوڵەت نزیکەی شتێک کەمتر لە 100 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشت. لە مانگی 3 ئەم 100 ملیۆنە کەم بووە بۆ نزیکەی 18 ملیۆن. داهاتە نەوتیەکان لە مانگی 2 بەم 28 ڕۆژەوە نزیکەی 7 ملیۆن شتێک کەمتر بوو ینی 6 ملیۆن و 800 و قسوور بوو. داهاتە نەوتیەکان لە مانگی 3 کە 31 ڕۆژمانە بوو نەک 28 ڕۆژ تەڵان 3 ڕۆژی نەوت فرۆشتن بۆ عێراق مهمەکە لە ڕۆژەکە 3 ملیۆنی نیوە فرۆشێ بڕی ئەم داهاتانە کەم بووە بۆ نزیکەی ملیۆنێک و 900 و شتێک هزار دۆلار عفو ملیارێک و 900 و شتێک ملیۆن دۆلار. لە نەتیجە دەوڵەتی عێراق بە عێراق و کوردستانیشەوە پێکەوە هەمووی لە مانگی 3 بەڕادەی 4 ملیۆن و 4 ملیار و 880 ملیۆن دۆلار خەساری کرد بەس لە نەوت نەفرۆشتن. ئەنی لەو نەوتە خاوەی هەشتیوە لە ژێر زەویا و نەیتوانی بیفرۆشێ بەس لەو بڕا نزیکەی 5 ملیۆن شتێکەکەم ینی 4 ملیۆن و 4 ملیار و 880 ملیۆن دۆلار خەساری کردووە کە ئەمە ئەکاتە تقریباً موچەی 1 مانگی هەموو موچە خۆران لە عێراقا ئەکاتە نزیکەی خەرجی 5 مانگی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەم بڕە کە تۆی ساڵی 5 ملیار وەکو ڕقم بچووک دیارە بەس کە ئەم ڕقەمە تەرجومەکەی بۆ ژیانی واقعی ئەمەکە 5 مانگی هەموو خەرجەکانی حکوومەتی هەرێم و نزیکەی 70% کۆی گشتی مانگێکی هەموو خەرجەکانی دەوڵەتی عێراق. ئەمە بۆ ئەم وەزعە بۆ وای لێ هات بۆچی کە کاتێکە عێراق بەشێک دێ لەم شەڕە کە شەڕ لە ئاوە نێودەوڵەتیەکانی کەنداوی عەرەبیا فارسا ڕووەدا بۆ عێراقێک سەروا کاریگەر بوو بەم وەزعە تەبەن ئەمە نەتیجەی سیاساتی 40-50 ساڵی عێراق خۆیەتی نەتیجەی هەڵەی استراتیجی دەوڵەت و وەزارەتی نەوتەکە لە 20 ساڵی ڕابردووە لانی کەم لە دوای 2023ەوە بە تەواوەتی بۆ هەموو جۆرە نەوت فرۆشتنیە پشتی بە بەندەرەکانی بەسرا بەستووە جگە لە بەندەرەکانی بەسرا هیچ ڕێگەیەکی دیکەی بەکار نەهێناوە بۆ نەوت فرۆشتن و ئەمە حەزەکەم دوای بکەنە بابەتی مشتوم ڕوو مناقەشەی ئێوەی بەڕێز ئایا ئەکرا عێراق تووشی ئەم خەسارە نەبێ و خەلەلەکە لەکوایە و ئایا مشکیلەکە هەر لە خۆمانە یا خەتای ئێران و ئەمریکایە شەڕەکەیان هێناوەتە بەر دەرگای ئێمە پێم خۆشە ئەمە جێبێڵم بۆ بابەتی ئەو گفتوگوانەی کە لە داهاتوایکەین. جگە لە مەسەلەی نەوت فرۆشتن بابەتێکی دیکەی خەساری دارایی و ئابووری بۆ عێراق خەڵکی عێراق و دەوڵەتی عێراق لە ماوەی ئەم 1 مانگەی شەڕە دابەزینی بەهای قەواڵە دارایەکانی بانکی ناوەندی عێراقا. زۆر کەس لە عێراقا ئاگای لەوەی و دایمەش باسەکرێت لە میدیاکانە ئەڵێن بانکی ناوەندی 97 ملیار دۆلاری هەیە یەدەکی دراوە بیانیەکان. ئیشی ئەم یەدەکە ئەوەیە بەهای دینار ڕابگرێت. ئێستا ئێمە توانین بە 150,000 گڵایەک بکڕین هی ئەوەیە ئەم یەدەکەمانەیە کام یەدەکە نەبێنێ زۆر ئەتیادی ئەکرێت دیناری عێراقی شۆک و تمەنی ئێرانی لێبێ ئەو وەختە بە 7 ملیۆن گڵایە بکڕین بە 12 ملیۆن گڵایە بکڕین ئەکرێت وەکو لیرەی تورکی لێبێ. عێراق و تورکیا بە هەموو پێوان و حساباتێ 100 جار ئێران و تورکیا بە هەموو حسابات و پێوانەیەک 100 جار لە عێراق بەقووەترن کە دراوەکەیان وای لێهاتووە. دراوەکەی ئێمە وای لێ نهاتووە یەک بە فەزلی نەوت فرۆشتن و داهاتی نەوتە دوو بە فەزلی ئەو پارەیە کە لە نەوت فرۆشتن بانکی ناوەندی کۆی کردوەوە. ئەم پارە ئێستا نزیکەی 97 ملیار دۆلارە. ئەم 97 ملیارە بە شێوەی دۆلار نییە کە دانرابێت لە بانکەکانە بە بەهای نزیکەی 40 ملیاری قەواڵەی ئەوەی پێڵێن فێدرال ریزێرڤ بۆندز قەواڵەی دارایی بانکی فیدراڵی ئەمریکای پێکردراوە بە بەهای 28 ملیاریشی ئاڵتونی پێکردراوە و باقیەکەی قەواڵەی بانکە ناوەندیەکانی
یەکێتی ئەوروپای پێکردراوە یۆرۆ بوون. قەواڵە دارایەکان هەم ئەوانەی دۆلار و هەم ئەوانەی یۆرۆ هەمووی لە خەسارایە بەهۆی ئەم شەڕەوە. بەڵام لە ئاڵتونەکە قازانجی کردووە کە من ئەم بەیانی حسابێکم کرد بۆ سەبەبی ئەم کۆڕە قازانج و خەسارمان بەراورد کرد نزیکەی 2 ملیار دۆلار عێراق خەساری کردووە بەهۆی دابەزینی بەهای قەواڵەکانی. یعنی کە ئەمە کۆکەی تۆ لەگەڵ خەسارەکانی لە نەفرۆشتنی نەوتە بەگشتی عێراق لە مانگی سیان نزیکەی 7 ملیار دۆلار خەساری کردووە. 7 تا 7.5 شتێکی لەو جۆرە. لە هەموو حاڵەتەکان 7 ملیارە لە باشترین حاڵەتە خەرجی یەک مانگی تەواوی هەموو دەوڵەتی عێراقە. کە ئێماڵێن خەرجی مانگێکی دەوڵەت ئەمە یعنی چی؟ لەم عێراقی خۆمانە نزیکەی 10 ملیۆن کەس موچە لە دەوڵەت وەرەگرێ بە کارمەندانی کەرتی بە هەرێمی کوردستانەوە بە کارمەندانی کەرتی گشتیوە هێزە سەربازیەکان و حەشد و پێشمەرگە و ئەوانە لەگەڵ نزیکەی 2 ملیۆن کەسمان هەیە ئەوەی لەسەر تۆڕی چاودێری کۆمەڵایەتی و ئەمانە موچە وەرەگرن. ینی بە نزیکەی چواریەکی دانیشتوانی عێراق موچەخۆری دەوڵەتن کە تۆ دەوڵەت ئەو هەموو پارە ئەدۆڕێنێ لە مانگێکە ینی با بڵێن بەردەوامی تەمویلکردنی خەرجیەکانی خۆیەکەوێتە ژێر پرسیارۆ ئۆتۆماتیکی ئەمە تووشی قەلەقەیەکی گەورەترە بین کە ئێستا چمە سەری. ئێمە ئەم ژمارانەی ئێستا باسم کرد ئەو بەشەی زیانەکانە کە ئێمە ئەتوانین بیژمێرین یان لانی کەم تەخمینێکی بکەین نزیک لە واقعی کە هەیە بۆی بڵین چیمان خەسار کردووە یا چیمان بردۆتە لەوانە. کۆمەڵە زیانی دیکە هەیە ئەوە بەڕاستی ناژمێردێ تەخمین ناکرێ. یەک لەبەر ئەوەی بەیاناتمان نییە دەیتامان نییە، دوو لەبەر ئەوەی پرۆسەکە هەر بەردەوامە. لە مانگی سیا بۆ نمونە 3 ڕێستۆران لە سلێمانیا تووشی ئیفلاس بووە و دایخستۆ ئەمانە یا 4 هۆتێل دایخستۆ ڕەنگە لە مانگی 4 ئەم 4 و 3 ببێتە 9 و 11 ئێمە نازانین. یەک دەوڵەت و حکوومەت خۆی چاودێری ناکا بە بەردەوامی، دوو مشکیلەکە بەردەوامە بە بەردەوامی ینی تەفاقمەکە دەرەنجامەکانی. بۆیە لەبەرەو هۆکارانە ئێمە هەموو ئەم بوارانەی زیانکردنمان هەیە یان با بڵێن زیانی ئابووری ئەم شەڕەمان هەیە کە ناتوانین تەخمینی بکەین ناتوانین بیژمێرین. یەک زیانەکانی کەرتی تایبەت ئەو دوکان و ڕێستۆرانت و هۆتێل و بزنسە بچووک و گەورانەی بەهۆی ئەم شەڕەوە فرۆشیان کەم بۆ تۆ داهاتیان کەم بۆ تۆ یا داخراون یان نیوەی کارمەندیان ئیزن داوە. هەندەی من بزانم نزیکەی 5 تا 6 هزار کەس ڕاستەوخۆ کار بۆ ئەو کۆمپانیا نەوتیانە یان ئەو سێڤیس کۆمپانیانەکەن کە لە کەرتی نەوتی کوردستانە ئیشەکەن. ئەمانە بەشی هەرە زۆریان ئێستا لە ماڵۆن ئیش ناکەن. ئەوانەی کە لە ماڵۆن کەمینەیەکی زۆر کەمیان بە موچەوە لە ماڵۆن، ئەوانی تر کۆمپانیەکە نردونێتیوە بۆ ماڵ بەبێ موچە. ئەمە ئەو تێل و ڕێستۆرانتانەی کە داخراون بەدەگمەن ینی ئێمە زمانی کۆمەڵایەتیمان بەو جۆرە بە قووەتە کە تۆ ڕێگە بدا بە هاوکاری بینی حکوومەت و کۆمپانیەکان 3-4 مانگێک بە موچەوە کارمەندەکە لە ماڵا بێنی بەداخەوە ئەو وەسع لە کوردستان و عێراقشا مەسەلەی چاودێری کۆمەڵایەتی و ئاگاداربوون لە دۆخی بژێوی ئەوانەی ئیشەکەن لە کەرتی تایبەتە زۆر فشۆڵ و زەعیفە ینی تا زیاتر لێی وردەبی تۆ ناومێدترە بی. مەسەلەیەکی تر کە ئەکرێت ئێمە لێی بترسین یاخود با بڵێن زیانی چاوەڕوان کرا و وازەحە لەم بوارە مەسەلەی کەمبوونەوەی متمانەی وەبەرهێنەرانە لە بازاڕ و ئابووری عێراق و کوردستانە لەم دۆخەوای کردووە وەبەرهێنەر بە ئاسانی نەوێرە بێتە بازاڕەکەەوە یا ئەوەی پارەی پێ نەوێرە ئیش بکە کە تۆ ئەم شتانە ئاوا خاو بووە ینی مەسەلەی وەبەرهێنان ئەو وەختە پرۆسەی ئیش دروستکردن یا با بڵێن دروستکردنی دەرفەتی کارە بێتە گرفتێک. ئەمە لە عێراقا هەموو ساڵێک سەرووی 800,000 کەس دێتە بازاڕی کارۆ. ئەنی ئەمە گەنجە تێنە تەمەنی سەرووی 17 ساڵ و 18 ساڵۆ لە کچوو لە کوڕ ئەمە پێویستە ئیشی بۆ بدۆزیتەوە. لە دۆخێکی واکەوە بەرهێنان نەمێنێت تۆ ناتوانانی ئیش بۆ ئەم لەشکرە گەنجە بدۆزیتەوە کە بەلای زۆرۆ بێکاری چاوەڕێیانەکە بەداخەوە. مەسەلەی عێراق و کوردستانیش بەهۆی ئەو وشکە ساڵی 12 ساڵی ڕابردووە بەهۆی خراپ مامەڵەکردن بە ڕووبارەکان و بە ئاو و بە کەرتی کشت و کاڵۆ مشکلێکی گەورەی پێپیسبوونی ژینگەمانەیە.
بە هاوکاری کۆمەڵی ڕێکخرا و دام و دەستگای نێودەوڵەتی حکوومەت لە بەغا و لە هەولێریش جارجار شتێک تەمویلی هەبوو بۆ پاکردنەوەی ئاوی ڕووبارەکان یا ئیدارەدانی کەناڵی ئەوەی ئاودێری لە هەنش ناوچەی کشت و کاڵیە. ئێستا کە ئەم وەزعە دروست بووە بەلای زۆر و حکوومەت لە بەغا و لە هەولێریش چاوەڕێی ئەوەی لێ ناکرێ بتوانن ئەو پارەی بۆ دەعمی کەرتی کشت و کاڵ هەم بۆ دەعمی ڕاستەخۆی جوتیاران هەم بۆ دەعمی کەرتی ئاودێری یا پاکردنەوەی ڕووبارەکانیان بوو ئیتر بتوانن ئیدامی پێ بدەن. چونکە لە مانگی 5 بە هەزار حاڵ ڕەنگە مانگی 4یان پێدابین کرێت. لە مانگی 5 دەوڵەت ئەگەر قەرز نەکات ناتوانێت موچە دابین بکات. دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق بە هەرێمی کوردستانی شۆ هەر بەشەکە لە واقعە ئەگەر قەرز نەکە ناتوانێت موچە دابین بکە. هێشتا دیار نییە چۆن قەرزەکە بۆی قرس بکە بێ یاسای قەرزکردنی بۆ دەربکرێ لە پەرلەمانەوە یا بودجەی 2026 بۆ تەمریر بکرێ. هێشتا نەیاسای بودجە هەیە نەیاسای قەرز دەرکراوە و نایزانێ لە وەزعە سیاسیە شڵەقاوەی بەغا ئایا چۆن ئەم یاسانە معالەجەیەکرێ. بۆیە بەلای زۆرەوە ئیتر دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش ناتوانن ئیدارەی ئەو جۆرە خەرجیانە بکەن کە پێشتر بۆ یارمەتیدانی مەسەلە ژینگەیەکان یا ڕاگررتنی کەناڵەکانی ئاودێری یا پاکردنەوەی ڕووبارەکان هەیان بوو. لە عێراق و ئێرانیشا هەرچی ئاوەڕۆ و زێراب و پیسی بەنی ئادەمی ئەم دوو وڵاتە هەیە خەنە ناو ڕووبارەکان و لای خۆمان تۆز لە سلێمانی تۆزێک باشترە. بەس ئەم ڕووبارانە کە ئەچنە ناوەڕاست و باشووری عێراق هەنێجار بەدەگمەن ئاوی ڕووناکی تیامێنێتەوە ئەو باقیەوێتە زێراب کە تۆ ڕۆژانە کار لەسەر ئەمە نەکەی بە پاکردنەوە و تەسفێکردنی ئەو بەشەی بۆ خۆراک و یا خەڵکی شارەکان بەکارێنێ بە کەڵکی ژیان نامێنێ. ئەنی ئەمە ڕاستە وەکو مشکلە سێر نەکراوە لە عێراقا ئیشی لەسەر ناکرێت. بەڵام مشکلەیەکی گەورەی ژینگەیی و مرۆییە لە ئێستا ئەگەر تەعاملی لەگەڵانەکرێ ڕەنگە کێشەی زۆر گەورە دروست بکات. بوارێکی تر کە ئێمە نازانین و ناتوانین تەخمینی زیانەکانی بکەین مەسەلەی فشارە دارایەکانی ئەم قەیرانەیە. ئەگەر عێراق لە مانگی 4 و 5 و 6 و 7 تا هەتاکو ئەگەینە مانگی 9 وەکو مانگی 3 نەوت بفرۆشێ ئێمە لە مانگی 9 یا لە مانگی 10 طبعا کە تۆ ئاوە نەوت نەفرۆشیت و داهاتنە بێ بژاردەی تەنها و این کە معتەمەد بۆ دەوڵەتی عێراق بۆ حکوومەتی عێراق بۆی موچە بدات چییە؟ ئەچە فێڵێکە دۆزێتەوە ئەو فێڵە وازەحە منینە با فێڵێکی قانونیە بە ناوی قەرزی ناوخۆوە قەواڵە ئەفرۆشێت و لەو قەواڵە چیەکە ئەیداتە بانکە ناوخۆیەکان و ئەوانش ئەیفرۆشتنەوە بانکی ناوەندی و لە نەتیجە یەدەکی دراوە بیانیەکانی بانکی ناوەندی ئەهێنن و خەرجەکەن. ئەمە لە ڕووی قانونیوە ناکرێت بەڕاستەوە خۆ بیکەن بۆیە بەم فرۆفێڵێکن. بەڵام نەتیجەکە هەر یەک شتە بۆ خەڵکی عێراق و بۆ بانکی ناوەندی. نەتیجەکە ئەوەیە ئەگەر هەتا مانگی 9 وەزعی نەوت فرۆشتن وەکو مانگی 3 بێ ئیتر بڕی یەدەکی دراوە بیانیەکانی عێراق ڕەنگە بێتە خواری 60 ملیار دۆلارۆ. ئەو وەختە ئیتر ترس و پەشۆکان دروسە بێ لەوەی کە ئایم دەوڵەتە ئەتوانێت بەهای دینارەکەی ڕابگرێ کە تۆ بەهای دینار ئەوەی لە تورکیا ڕوویدا لەگەڵ لیرەی تورکیا ئەوەی لەگەڵ تمەنی ئێرانیا ڕوویدا دوور نییە لە مانگی 10 لە لای خۆشمان ڕووبدا ئەگەر بێت و داهاتی دەوڵەت زیاد نەکرێت و وەکو ئەوە بێ کە لە مانگی سیابینیمان. ئەمە یعنی چی؟ یعنی ئەوەی تووشی ئەوە بین کە پێڵن هایپەر ئینفلیشن یا با بڵێن هەڵاوسانێکی زۆر خێراتر لەوەی کە ئینسان یا بازاڕەکە یا ئینسانەکانی ئێمە تەحملی بکە بۆ کەسانەی کە تەمەنێکیان هەیە و ڕەنگە لە بیریان بێ. لە ڕۆژی 1 ساڵی 1990 فەردەیە ئار لەم عێراقا 4 دینار بوو. لە مانگی 1 ساڵی 1990 بووە 40-50 دینار. لە مانگی لە ساڵی 1992-93 هەتا 1000 دیناری سویسری ڕۆژ لەو فەردە ئاردە. هەرەو ئاردە هەرەو خەڵکە هەرەو موچە خۆرە هەر ئەو وەزعە. ئەمە لە ڤەنزوێلا لە ساڵانی ڕابردووە ڕوویە، لە کوبا ئێستا ڕوویاوە، لە زۆر وڵاتی دنیا ڕوویە. ماوەیەک لە تورکیا ئەم وەزعە هەروە بەردەوام بوو. بۆیە ئەمە شێکێکی ترە لەو مشکیلانەی کە ئەکرێت لە نەتیجەی ئەم قەیرانە ئێمە چاوەڕێیەکەین. ینی بەلای زۆر ڕووەدا ئەگەر بێت و داهاتی دەوڵەت زیاد نەکرێ ئەی بەچی زیادەکەی تۆ هەموو سەرچاوەیە هەموو ڕێگەکانی نەوتفرۆشتنی لە کەنداوی عەرەبەوە بێ یا لە پۆرتەکانی بەسرەوە بێ
مەسلەیەکی تر کە ئێمە با بڵێن زیانەکانی ئەم قەیرانەیە و ئێمە نازانین و ناتوانین تەحدیدی بکەین بەڵام تەنها ئەوەیە کە ئەزانین ڕووەدا ئەوەیە مەسەلەی داخستنی کێڵگەنەوتیەکان لە عێراق و لە کوردستانە یاخود ئەو مەنەسە و مەجالانەی کە تۆ بۆ توجارەتی نێودەوڵەتی لە بەندەرەکانی بەسرا هەیە باش ئەو دەنگە ئیزعاج بوو ئەم شوێنانە ئەگەر تۆ بێت و بۆ 4 مانگ 5 مانگ 6 مانگ جێی بێڵیت و ئیش نەکا یا کۆمپانیایەکی نەوتی لە ترسا ڕۆشتۆ ئێستا کێڵگەکەی جێشتۆ 6 مانگی کە 3 مانگی کە یەتۆ هەمان شوێنەوە دەست پێەکە زەمان نییە بتوانێت ئەو بڕەنەوتت بۆ بەرهەم بێنێ بەراورد بۆ لەحزەی کە جێهێشتووە لە بڕێکی زۆری کێڵگەنەوتیەکانی بەسرا لە باشووری عێراق کێڵگە هەرە سەرەکیەکان بۆ ئەوەی تۆ بەرمیلێک نەوت دەربهێنی ئەبێت 2 بەرمیل ئاو بکەیتە ناو زەویەکە بۆی ڕزێڤەکە و پارێزی فشاری ئەو فشارە فیزیکەی کە نەوت و غازەکەت بۆ ئەهێنێتە بەردەوام بێ ترسی زۆر هەیە لە خەڵکانی تەکنیکی ترسی ئەویان هەیە کە ئەگەر بێت و بۆ ماوەیەک ئەم کێڵگەنەوتیانە ئیش نەکەن یا با بڵێن ئاوا داخراو بن ئەو وەختە ناتوانن ئەو توانە بەرهەمێنانیان هەبێ بۆیە ئەگەر ئەم مشکیلانش چارەسەر ببێ 2 مانگیکە یا ئاخری ئەم مانگە یا 6 مانگیکە ترسەیە لەوەی عێراق توانای بەرهەمێنانی نەوتی وەکو پێش شەڕەکە نێتەوە لەو حاڵەتە ینی ئەو وەختە تۆی کێشی ئەوە دروستە بێ بڕی نەوتیشی بۆ فرۆشتن کەمە بێ ینی من لەبیرمە هەتا ساڵی 2023 لە مانگی 2023 وەختەی کە ڕێگەی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانە داخرا ڕۆژانە هەرێمی کوردستان لانی کەم 420 هزار بەرمیل نەوتی بەرامێنە لە ماوەی ئەخیرا کە دەستی پێکردووە لە باشترین حاڵەتان نێتوانی بگاتە 250 هزار ئێستا بە 1000 حاڵ نزیکەی 100 هزار بەرهەمێنێ بۆیە پیشە سازی نەوت کە ئێمە تەنهاشتی ئێمەیە هەمان بێ بۆی بیفرۆشینە دنیای دەرەوە کە ماوەیەک لێ گەڕێیت و دوایی با بڵێن بێ ئیش ئەمێنێت و دوایی دەیتۆ سەری ئەو بڕەت دەست ناکەوێت ئەو بڕت بۆ بەرهەم ناهێنێتەوە کە لەو بەراورد بۆ لەحزەی کە جێتێشتووە بۆیە بەگشتی ئەمانە ئەو بوارانەی خەساری دارایین خەساری ئابوورین کە ئێمە ئێستا ناتوانین تەخمینی کەین یا ناتوانین بڕەکەی تەحدید بکەین یەک لەبەر نەبوونی زانیاری و دەیتایی دروست و متمانە پێکرا و دوو لەبەرەوەی کۆی گشتی پرۆسەکە لە دینامیکێت و گۆڕانێکی بەردەوامایە و ڕەنگە عنی لە 15 ئێمەم شتانەمان هەژمار کردایە خەسار و زیانەکان کەمتر بوو بەراورد بۆی لە ئەمڕۆیکەین مانگێکی کەیکەن جیاوازە لەوەی کە ئەمڕۆ کردومانە لە نەتیجەی هەموو ئەم وەزع تازەی کە ئێستا دروست بووە ئەوەی کە ئەم شەڕا بەسەر عێراق و هەرێمی کوردستانە هێناوێتی ئێمە ئەکرێ لە چەند بوار و مەجالێکی ئەساسیە چاوەڕێی ختورە بکەینان با بڵێن ئاستی مەترسی و قەلەقی و نیگەرانیەکانمان لە چەند مەجالێکە ئەکرێ مناقەشەی بکەین یەک وەکۆی پێشتر وتم بێتوانایی دەوڵەت یا حکوومەتی فیدراڵی عێراق لە دابینکردنی موچەی موچە خۆرانە ئەمە مەترسیەکی جدیە دەمێکە ئەم بێتواناییە سەرەتاکانی دەرکەوتووە تابان پێش ئەو ئەم شەڕە ڕووبدا ئەو کاتەی هەموو ڕۆژێ دەوڵەت نزیکەی 4 ملیۆن و 400 هزار بەرمیل نەوتی بەرهەمێنە و 3 ملیۆن و نیوی هەناردەی بازاڕە نێودەوڵەتیەکانە کرد ترسە بوو نەتوانن موچە دابین بکەن و بەلای زۆرۆ بە ئەترافی خۆیان بەپێی یاسایی بودجەی چەند ساڵانی ڕابردوو ئەو پرۆژەیانشی کە ئامادە ئەکرا بوون و مناقەشەیەکران بۆ یاسای بودجەی ساڵی 2026 حسابی ئەوە کرا بۆ بڕێکی باش پارە قەرز بکرێ ئینجا موچە بن ئێستا کێشەشی بەسەرا هاتووە ئیتر ئەبێ ینی تۆ بەلای زۆر و هێندەی تر بێتواناییەکە زەقتر دەرەکەوێ ئێمە بەدەر لە مەسەلەی نەوتفرۆشتن و کەمبوونەوەی داهاتە نەوتیەکانی دەوڵەت مشکلەی ئەوەمان هەر ئەمێنێ کە ئێمە خەڵکی عێراق وەزارەتی نەوتی عێراق دەوڵەتی عێراق تا ئێسەش جگە لە بەندەرەکانی بەسرە و ئاوە نێودەوڵەتیەکانی کەنداوی عەرەبیا فارس هیچ ڕێگەیەکی کەمان نییە بۆ نەوتفرۆشتن ڕاستە ئەوترێ لە سووریاوە بیفرۆشین بەڵام مەجالەکە زۆر سنووردارە ئەو هەموو تەنکەرە لە کارایە
لە باشترین حاڵەتا لە ڕۆژەکە ناتوان 150,000 بەرمیل نەوت بفرۆشن. ئێمە پێویستمان لانی کەم بە 3 ملیۆن و نیو نەوتە بیفرۆشین. جا بەراوردی سەری ئەو دوو گاپە گەورە بکە. تواناکە لێرە 150,000 ئێمە بێ 3 ملیۆن و نیو بفرۆشین. لە بۆڕی نەوتی کوردستانەوە تا ئێستا لە باشترین حاڵەتا لە 300,000 بەرمیلی ڕۆژانە زیاتر نەفرۆشتاوە بە دوێنێ و پێرێشەوەکە نەوتیان لە بەستەوە بۆ هێنا و زیادیان کرد. لەوێ 150,000 کە ئەوەی سووریا هەمووی نەوتە ڕەشەیە نەک نەوتی خاو لێرە ئەمە 450,000 ئێمە پێداویستەکەمان 3 ملیۆن و نیوە نەک 450,000 ئەڵێن بۆڕی بۆ عەقەبە و ئەمانە دروست بکرێ. ئەمە لە ڕووی نەزەری وەڕاستە وەکو قسەی ناو کتێب شتێکی جوانە، بەڵام لە ڕووی ئەمەلیوە 4-5 ساڵی کاتی ئەوێ بە پێ هەنێ تەقدیرات لانی کەم 8 ملیار دۆلار تەمویلی ئەوێ کە نە ئەم کاتە دیارە ئایەکەی دەست پێکا بۆی بزانین کەی تەواوە بێ و نە هیچ جیهات و بانکێکی شەیە ئەم تەمویلەی دابین کردبێ. بۆڕێکی تر هەیە هی عێراق و سعودیەیە. ئەم بۆڕێ لە ساڵی 2001 سعودیەکان لە باتی قەرزا بردویانە، ئێستا هەردان بەوە نانێن ئەم بۆڕێ هەری عێراقا. طبعاً بۆڕێکی تریش هەبوو ئەوەی عێراق بانیاس، هەموو بۆ بانیاسی سووریا، هەم ئەو بۆڕێی سووریا هەم بۆڕێکەی سعودیە بە پارەی خەڵکی عێراق و دەوڵەتی عێراق دروست کراوە. ئەوەی سووریا حافزە سەر لە ساڵی 1982 دەستی بە سەراگرد و خۆماڵی کرد بردی بۆ خۆی. ئەوەی سعودیەکانیش لە ساڵی 2021 لە باتی قەرزی شەڕی عێراق و ئێرانە بە شەڕی عێراق و ئێرانە تەمویلی ڕژێمەکەی سەدام حوسێنیانە کرد بۆی شەڕ بکە کە شەڕ تەواو بوو، سەدام نەیتوانی قەرزەکەیان باتەوە ئەو بۆڕێیان برد لە باتی برێک لەو قەرزانە. لە ڕووی نەزەریەوە ئەم دوو بۆڕێ هەیە، بەڵام هیچیان ئیش ناکە. ئیکان سعودیەکان بردوێتی ئەوەی سووریەکان کۆن و بێکەڵکە بۆیە ئیمکانیەتی واقعی عێراق ئەوەی ممکن بێ و بتوانێت بەکاری بێنێ نەوتی پێفرۆشی ئەوەیە تا ئێستا گیاندویانتە 450,000-400,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە. بەڵام ئەمە هیچ نییە بەراورد بۆ پێداویستەی کە عێراقەتی بۆ نەوت فرۆشتن بۆەوەی تەمویلی بوجەکەی بکە. طبعاً نازان بەداخەوەی مە هەموو نەوت بۆتە خاڵی هەرەزاڵی ناو بابەتەکە، بەڵام واقعەکە ئەوەیە مجگە لە نەوت هیچی کەمان نییە بیفرۆشین و ئەگەر دەوڵەتیش پارەی پێ نەبێت و نەوت نەفرۆشێ لە ڕاستیە هیچ سەرچاوێکی ئەو تۆ نییە چاوەڕێ بین کە ئابووری عێراق یا کوردستانی پێ ببوژێنینەوە، نە گەشتیاریمان بە جۆرێکەیە، نە پیشەسازی، نە کشت و کاڵی، هیچ کام لەمانە ناتوانە سەرچاوی سیولە بۆ ناو بازاڕەکە. ئەگەر بێت و پارەی دەوڵەت نەبێت و دەوڵەتی جگە لە نەوت فرۆشتن سەرچاوی پارەپەیاکردنی دیکەی نییە. بۆیە ئەمە مشکلەی هەرە جددی و گەورە ئەوەیە کە بڵێ هەرە خەتەرترین بابەت کە لێی بترسین ئەوەیە کە دەوڵەت تووشی ئیفلاسی و بێپارەیی بوێ لە ئاستی دوورمەودا، نەک وڵا دوورمەوداش تا 5-6 مانگێکی کە ئەگەر ئەم وەزعەوە بەردەوام بێ و ئەم شەڕە چارەسەر نەبێت و گەروی هورمز نەکرێتەوە دۆخی پێش شەڕەکە ئەکرێ ئەو وەختە ئێمە بەشێکی باشی یەدەکی دراوە بیانیەکان بخۆین، یعنی وەکو پێم وتن دەوڵەت فێڵێکی قانونیە دۆزێتەوە هەموو جارێ ئەو پارە هێنێت و کاتە موچە و خاتە خەرجەکە، بەڵام ئەمەش حدودێکی هەیە. تۆ ئەگەر لە 60 ملیۆن دابەزێ ئەو وەختە ئەگاتە دۆخی مەترسیدار، ئەو وەختە ڕاگررتنی بەهای دیناری عێراقی اینجارە ئەبێتە پرسیارێتانی تووشی بێپارەیی ئەبین، تووشی گرانیش ئەبین. ئەمە بابەتێکی دیکەیە کە ئەکرێ بە جددی لێ بترسین. مەسەلەی چی بکرێ، ینی هەموو جارێ ئەوترێ لە دۆخی ئاواهینە، ینی تووشی ئەم قەیرانە داراییە بێن عێراق. تەبەن ئەمە شتێکی تازە نیە، هەر ئەوەی من لەم مەجالا ئیشەکەم من لە بیرمە لە 2016 عێراق تووشی ئەم بەزمە بوو، لەگەڵ پەتای کۆرۆنا لە 2020 توش بوو، ئەوە ئێستاش 2026 هەم توش بوو. هەموو جارەکەم بەزمە ڕۆدا ئەڵە چی بکەین، گشتی ئەڵێ با بێن ریفۆرم بکەین، چاکسازی بکەین. ریفۆرم و چاکسازی ڕاستە، قسەی 100% ڕاستە، دروستە، بەڵام ئەمە بە حکوومەتێکی بەهێزەکرێ، بە سەرکردایەتێکی سیاسی ئازاکرێ. بۆیە لە ڕاستیان ریفۆرم ناکەن، تەنها چیەکەن سیاسەتی زکەڵ گوشین دەست پێەکەن. سکەڵ گوشین چییە؟ لە عێراقا ئەمەش بە جۆرێک نییە بڵێ بە شێوەیەکی عادلانە و بڕینەکە لێ بڕینەکە بەرهەموو یەکەوێ، بەلای زۆرەوە لە هێزە ئەمنیەکان نابڕێ، ئەوەی کە ئەیان پارێزێ دەسڵاتدارانە پارێزە لەوانە نابڕن، دێن هەنێ فرۆفێڵە دۆزنەوە بە جۆرێکە بێ کە تەبەقە هەرە فەقیر و داماوەکان کە لە کاتی قەیرانە ئەبێ دەوڵەت چاوی لیان بێ لەوانەیە بڕێت و ئەیە بۆ ئەو دۆخەکە ڕابگرێت. طبعاً هەمیشە ریفۆرمی ئابووری دژمنی زۆرە،
سیاسەتی سکەڵگوشی و ریفۆرمی ئابووری هەمیشە لە زۆر شوێنی دنیا خۆپیشاندانی گەورەی لێکەوێتەوە هەرو خۆپیشاندانانەی لە کوردستانە ڕوویدا لەبەر بێموچەی و ئەو نائارامی و مەشاکلانە زۆر بە ئاسانی و ڕەنگە خراپتر لە بەغا و بەسەرە دروست ببێ ئەگەر حکوومەتەمە دەست پێ بکە بۆیە ئەم نائارامیە سیاسی شتێکی چاوەڕوان کراوە لە چەند مانگی داهاتوە ئەگەر ئێمە لەسەر ئەم وەزعی ئێستامان بەردەوام بین و دۆخی شەڕ و هاوکێشە ئەقلیمیەکان وەکو خۆی بمێنێتەوە بەلای زۆر و ئەو نائارامیانەی لە ساڵانی ڕابردووە لە کوردستانە لەسەر بێموچەی و بێپارەی ومانەمان بینی لە بەغا و بەسرەش ئەیبینیت لە دووسێ مانگی ڕابردووە جادەکانی بەغا بڕێکی زۆر خۆپیشاندەری ئەمانەی تیا بوو ئەو مقاولانەی ئیشیان بۆ دەوڵەت کردو ئیسە دەوڵەت پارەی پێنیە قەرزەکەیان کاتەوە جا بۆیە ئەمە هەر ئەو خەڵکەشی کە موچەخۆرە یا ئینێکی هەیە موچەیەک یا یارمەتێکی چاودێری کۆمەڵاتیە کە تۆ موچەی نێتی ئەویش هەم بیستان خۆپیشاندان لە دژەکە فەرقەکە لە بەغا بەراورد بەلای خۆمە بە هەولێر ئەوەیە لێرە تەبەقە سیاسەکە بە قووەتن ئاسایشیانەیە دژە تیرۆریانەیە پێشمەرگیانەیە وەسایلی خەڵک ترساندنیان بە هەموو شێوەیەک هەیە و تا حدێک بازئینەکەی خۆشیان بازاڕە سیاسەکەی خۆشیان مۆنۆپۆل کردووە لێرە دیارە لە منتیقەی زۆنی سلێمانی و ئێرەکی حاکمە و دەسڵاتەکان بە چڕ بۆ تۆ دەست گرروپێکی دیاریکرا و لە هەولێری شەمان شتەیە بەس لە بەغا و بەسرە ئەمە نییە لەوێ منافەسە هەیە لە بینی ئەم گروپ و هێزانەی کە فەرەن دەسڵاتیان بەدەستۆیە و تەبەقە حاکمەکە لەوێ دابەش بوون بەسەر دەیان حزب و گروپی چەکدار و نیمچە میلیشیا و ئایلەی ئاینی خاوەن نفوزە لێرە مافیا سیاسەکە بە باشی توانێت وەزعەکە کۆنتڕۆڵ بکات لەوێ نایکە بۆیە ئەگەری ئەوە هەیە ئەم فشارە سیاسیانە لە بەغا و بەسرە سەر بکێشێ بۆ شتی زۆر مەترسیدار ئەنی بە جۆرێک سەقامگیری کۆمەڵایەتی و سیاسیان تێکدا نیم ساعتەکەمان تەواو کردو ملاحەزە کۆتاییەکە من پێم خۆشە لەمەولا گفتوگۆ و مشت و بڕەکان ئێوە بابەتەکەی پێ دەوڵەمە بکەین ئەکیدم هەرێک لە ئێوە ئەزمون و تەجروبەی خۆتان هێندە هەیە کە گۆشە و لایەنی دیکەی ئەم مشکیلە ببینین بە جۆرێکی زۆر باشتر لەوەی کە من بینیم و باسم کردووە زۆرم پێخۆشە ئێستا مناقەشە و گفتوگۆکانمان دەست پێ بکەین ئەگەر زۆر سپاس کاک محەممەدیان دەستوچاو خۆش بێ بژی هەندێک پرسیاریشمان لە لایڤەکەواتۆ لای خۆم نووسیم و هەندێک سەرنجیش لەناو قسەکانی خۆتێ بەس پێم خۆشە لە پێشە گوێ لە ئامادەبووان بگرین بۆی لەگەڵانە دوای تاوتێ پرسیارەکانەکەین من ئەوەی کاک محەممەد ئاماژەی پێنەدا بواری ئەوەی کە هەمومان ئاشناین پێی لەم وڵاتە بواری گەندەڵی بە تایبەت لە سێکتەری داهات و بڵین سێکتەری مالی دیارە لەم وڵاتە پۆستە باڵاکان پێشەوەی کەسێکی بۆ تەرخان بکرێ نرخی بۆ دانرێ ئەوە دیاردەیەکی گەورەیە لە چوارچێوەی گەندەڵی لەم وڵاتەیە وڵات هەیە مەسەلەن داهاتی نەوتی نییە وڵاتێک وەکو ئوردون بە داهاتی ناوخۆ بە ڕسومات و باج و ئەو شتانە ئەتوانێت پرۆژەکانی خۆی جێبەجێ بکە و خزمەتی هاوڵاتیانی بکە ئەوەی بەلامەوە سەیرە ینی لەم وڵاتە چەندێ داهاتی نەوتێن ئەتوانن بڵێم نیوەی ئەدزرێ بە تاڵان ینی بە هەدەر ئەڕوا مەسەلەی نەوتیش چەندێک ئەتوانم بڵێم هەناردە ئەکرێ ئەتوان بڵێم لەوانەیە ڕوبعێکی ئەوە بە تاڵان ببرێ میلیشیاکان بە چی سەرچاوی داهاتیان لە کوێیە هەڵبەتە وەکو ئاشکرا لە جنوبی عێراق دەستیان گرۆتە سەر بۆ ڕێنەوتەکانە و بە قاچا خەیبەن کاک محەممەد حەزم کرد لەو بارەیەوە ئیشارەت بەو لایەنە بدا ینی ئەم وڵاتە ئەکرێ هەر بە داهاتی ناوخۆ تووشی قەیران نەبێ ئەگەر نەوتیشی نەبێ بەڵام لەبەر ئەوەی گەندەڵیەکە بەربڵاوە لەسەر ئاسی بڵین ڕیئاساتەکان یا موچەی زەبەلاحی بەرپرسە باڵاکان ئەمانە هەر هەمووی پێم وایە ینی خاڵی سەرەکین بۆ قەیرانی دارایی
من حەزەکەم کاک محەممەد لەو بارەیەوە ڕوونکردنەوەیەکمان باتێ و سوپاسدانەکەم. دەستخۆشی لە برێبەر ڕێزم کاکەم حەماکەم. وەڵا هەمومان نەزانین کە هەموو ئەو شەڕی کە لە منتیقەکە دروستوە بۆ کۆنتترۆلکردنی مەسەلەی نەوت و مەسلەی داهات و مەسلەی غازی سروشتی ناوچەکەیە و ئەمریکا کە هاتووە بە تەنها بۆ نەهاتووە با بڵێن شەڕێک ڕووبات و ئەزمەیەکی اقتصادی دروست بێ ئەو ئەڵێ من بۆ شتێکی کاتی هاتووم شەڕێکی کاتیە بەم شەڕ توانین ئاشتی بسەپێنی واتوانین گەروی هورمز بکەینەوە و ئەشتوانین لە نزیکترین کاتە ئاستی بەرهەمهێنانەوەی نەوت بجێڕینەوە دۆخی خۆی. من قسم لەسەرەوە نیە ئەوان چەند سەرکەوتوە بن یان سەرکەوتو نابن بەس ئەوانە هەمووی ئەگەرن. ئەوەی کە کاکە محەممەد باسی کرد لە مەسلەی هەڵاوسانی ئابووری خۆ تورکیا مەسەرەن شەڕی نەبووە و لەوانەیە زۆر معنیش نەبێت لە بارودۆخە مەسلەی ئابوورەکەی داتەپیەوە و ڕۆژ بە ڕۆژ هەڵاوسانی ئاوری تا دروستە بێ. عێراق ئێران حسارێکی زۆری لەسرە بە هەموو جۆرەکان و حساکی لەسەر و توانی شوێتی خۆی ڕابگرێ. عێراق ئەوەی کە هەیەی یەک پارەی نەوتەکەی زۆربەی لە ئەمریکایە و لە هەر سزادانێکی ئەمریکای ئەتوانێت ئەوە یعنی اقتصادی عێراقی وێران کاتەوە و ئەوەی کە تا ئێساش خۆی ڕاگرتووە ئەمەیانە ئەوە ئاماژەیەکیش بۆ کرێکە لە سەردەمی کۆڕۆناشە کە زیاتر لە ساڵی 2 ساڵ هەم ئەزمەی بەرهەمهێنانی نەوت و سوتەمەنی کەمتر بۆەوە هەمیش اقتصادی وڵاتان داتەپینی بەخۆیە بینی بەڵام لەو کاتەیە شتێک هەبوو کە جیاواز لەم کاتێ ئەویش ئەوەیە کە نرخی نەوت بۆ نزمترین ئاسی داوازی بۆ 15-20 دلارێکە لە بازارەکانی جیاناوە توانی بڵێ عێراق ئەگەر نەوتیشی بەرهەمێرا بێ ئەگەر تێچۆکەی لە دەرکەی شتێکی وتوی هەر بۆ نامایەوە نەشی ڕوخان یعنی اقتصادەکەی نەڕوخا بەڵام ئێستا شتێک هەیە کە ئەتوانین وەکو جێگرەوەی قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە نرخی نەوت ئێستا بەردام لەسەر 100 دلارەوە بووە و هەندێک جا چۆتە سەر 114 ئەو یاریکردنانی کە ترامپ بە قسەکانی کردی دابەزین و بەرزکردنەوەی بە نرخی نەوتەوە ئەکرد. ئەگەر عێراق بتوانێت لەم دۆخەیە مەسەن ئاستی بەرهەمهێنان بە هەرێمی کوردستانەوەی کە قسان لێ کرد لە هەرێمەوە گەر هەناردینەوە بگەێنە 500 یان 600 یان قسە لە سەرواکە لە ئایندێکی نزیکا بگەێنە ملیۆنێک وە بە ڕێگاکانی تریشا بتوانن یعنی نزیکی 2 ملیۆنێک بڕاتە دەرەوە لەوانەیە بە بەرزبوونەوە نرخینەوە دووە لەگەڵ ئەوە زیانەکانی عێراق تقریبان زۆر نەبێ. بۆیە ئەمەی تریشان کە ئەگەری هەیە ئەوەیە کە یعنی ئێرانەکان ویسان عێراقی ئیسtisنا بکەن لە مەسەلەی گەروی هورمزە ئەمەش لەوانەیە هەندێک خاڵی باشی تا بێ بەڵام لەولاشەوە ئەوەی کە میلیشاکانی عێراقیان کرد و ئەگەر زیاد لەوە بڕا و ئەمریکیەکان سارەکانیان بخەنەوە سەر عێراق وەکو ساڵەکانی نەوەت و ئەوانەیان پارەی عێراق لە ئەمریکا و لە ناوەندەکانی گیانە جارێک کە بلۆکرێتەوە بە هۆکاری هەڕەشەکانی ئەو هێزە تیرۆسیانی کە لە عێراقا بوونیان هەیە ئەمان لەوانەیە کارەساتی گەورەتر بخڵقێنە و سوپاسان. سلااوتان لێبێ سپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون سپاس بۆ کاک محەممەد حوسێنیش بەڕاستی ئەم بابەتی ئابووری بابەتێکی زۆر هەستیارە. بەداخەوە ئێمە بە بۆنەی حکومەتێکی خراپ بەڕێوەبردنی ئابوورێکی خراپ ئەجینا لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە نەوت گەیشتە سەری 120 دلار ئەکرا عێراق بارودۆخێکی دارایی زۆر باشترێ بێ ئەکرای دەژی دراوی عێراقی زۆر باشتر بێ نەکرا ئیتر ئەمە ڕەنگە نەڵێم حکومەت چکە دەسەڵاتی سیاسی عێراق دەسەڵاتی سیاسی حکومەت دەبا بەڕێوە. بەداخەوە نامەوێت زۆر کاتام گرم بەداخەوە ئێمە داهاتی عێراق زیاتر 195 نەوتە کە نەوت نەبوو داهاتمان نییە ڕەنگە 105 داهاتی ترمانێ بێ ئەویش پەشی هیچ ناخە. ئێستا پرسیارە دەکایەوە چی بکە وەزارەی دارایی لەگەر وەزارەی نەوت چ ڕێکارێ بگرێتە بەر بووی لە کەمترین زەرەرە دەربازمان بێت لەم دەرفەتەیە. من پێم وایە ئەم بارودۆخی کە ئێستا ڕۆدا ئەمە ململانی نێوان اقتصادی سیاسی و اقتصادی زانستیە. اقتصادی زانستیەکە ئەوێ خۆی بسەپێنێ بە شێوازێکی باڵێن سروشتی و سیاسەکەش ئەوێ ڕێکارێکی ترابی بات ململانەکان زیاتر تەسیل لە سیاسەکە ئەکا ئەمەیکەوە ئەگوزارێت لەوانەیە ئەگەر بێت و فەشەلی لایەکە سەرکەوتنی لایەک بێت بەڵام لەم حاڵەتەکەم پێم وایە ئەبێتە دەرفەتێکی باش بۆ ئەوی خەڵکەکە زیاتر بگەڕێتەوە جارێکی تر بۆ اقتصاد زانستیەکە باعتیبار مەسەڵەن گوندەکان جارێکی تر ئاوەندان بێتەوە خەڵکەکە زیاتر پشتی بە خۆی ببەستێ لەوانەیە هەستانتەری شارەکان متەئەسیر بێ بە پارەی کاشی مەسەڵەن هاوڵاتی ئەوەنی کە داوامەکان بەڵام معقولیش نییە 10 میلیۆن کەس مۆزەف بێت لە وڵاتێکا کە خۆی 40 میلیۆن کەس بێت.
تەسەورەکەم یان ڕفرمێکی تر بکرێت بە شوازێکی تر ڕفەرمەکە لە بوارە سیاسیەکە بێ لەوانی عادەدی سیاسەکان کەمکەنەوە هەژبوونەکانیان زیاد و کەم کاتۆزێک ئەوان هەمووی پێم وایە وەکو تاکی کۆمەلگا تەسەورەکەم باشتر ینی خۆی بگرێت بۆ ئەزمموی زیاتر. من تەسەورەکەم وابێ چونکە من تەسەورێکم لە وەکو حکوومەت لەوانەیە ئەگەر سی لە شتانێکی نقصان بێ و خۆی نەداتە دەستقەدەرێکی دوور لەوانەیە پارە چاپکە بۆ فترێک تاوانە بزانێت بەس بە نسبەیەک مەسەن چاپیکا بەس بۆی بتوانێت قەینانەکانی پێتر پێڕێن. تەمازێت نەبێ تۆ قسانەی کردی زۆر بێئومێدی بووە یعنی وای لێ کردین هەمومان زۆر هەست بە ناخۆشی پێ نەداهاتەوە بەس ئایا ئەوە ئەگەر ڕووبات بۆ عێراق وا ئەبێ من پڕ بەدڵ خۆم حەزەکەم وابێ بۆی جنوبی ژیان تێکچیەوەی بە سەرێمە ها و بەشکم پرسیارەکەمەوەی ئایا بەخێر ناشکێتەوە بەسەر کوردستانە جارێکی کە بگەڕێتەوە بۆ ئابووری سەر بەخۆی خۆی یعنی ئەو ڕێگایەتی هەیە و مەجاالەتی هەیە بۆی هەرچۆنە بێ ئەگەر ئێمە بینەتوانین لە ڕێی تورکیاوە بێ ئەگەر نسبەتێکی کەمتری زەرەر بێ هەر قازان چترمان بێ وەکو پێشوو دەبێتەوە. سڵاوتان لەبێ سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون ئێمە لێرە کۆکردەوە ئەمڕۆ دکتۆر جان زۆر سپاسی جناب شتەکەم سپاسان ئازاد خزمەتە هاوڕێیان هەمومان یعنی لەوە چ ئاگادار بین کە ئەو مەوزوعە ئەو قەیرانێکی با بڵێن گشتگیر نییە و هەموو پیاوەرەکان با بڵێن وەکو خۆیان دەڵێن ئۆپەراسیۆنێک یان حملەیەکی کاتیە بۆ یەکلاکردنەوەی هەنێ هاوکێشە. کاک دکتۆر باسی چەند مەوزوعێکی کردکەوە بێ ئەمە شتێک نییە کە درێژە پێشە و ئێمە یعنی حکوومەت یان با بڵێن دەوڵەت دەبوو پێشتر پلانی بۆ ئەم جۆرە قەیرانە کاتیانە بوو بێت. لە مەوزوعی گرانبوونی با بڵێن دۆلار خۆمان نەزانین ئێمە وڵاتێکی بەکارهێنەری وڵاتێکی بەرهەمهێنەرنی یعنی ئینتاجێکمان نییە ئێمە ئەو شتانی ناوخۆیان بەشێکی خۆمان دروستی ئەکەین یان بەشێکی هاوردە ئەکەین بۆ هاوردەکردنیش تەبعاً پێویستمان بە دراوێک بە ناوی دۆلار هەیە لێرە بە شێوەی گشتی لە کاتێکە کە حدودەکان با بڵێن مەرزە ئاویەکان یان وشکانەکان یان ئاسمانەکان داخراون کەوا ئێمە ناتوانین شتێک هاوردە بکەین پێویستمان بە دۆلار نییە لەبەرەوەی ئێمە کاڵایەک داخڵکەین کەوا بێم دۆلار نابێ بەرز بێتەوە یعنی ساری دۆلار بە نسبەتی دینار نابێ بەرز بێتەوە بە دەرلەوە یعنی غیری ئەوەی کە با بڵێن بەکارهێنان و استغلالی دەرفەتێکە بۆ جەماعەتێک و بۆ دەستە و ئەحزابێک ئەمە هیچ یعنی با بڵێن لۆجیکی اقتصادی نابێت لە پشت بێت کە دۆلار بەرز بێتەوە چونکە ئێمە ئەگەر حکومەتە خۆی چەند جار وتوێتی بەشی 6 مانگم من زەخیرە هەیە بۆ بەکارهێنانی ناوخۆیی کەوابێ ئێمە پێویستمان نابێت بۆ بێشت داخڵکرد بۆ مەجالیژی داخڵێکی لە سەر مەوزوعی با بڵێن یعنی کۆی مەوزوعەکە ئێمە هیچ تەسیانی نابێت بەو شێوەیە تەسیری لەسەر ئێمە بوو بێ غیری ئەوەی بۆ نمونە ئێمە بیخوازینەوە بڵێن ئەم هەلە خوازینەوە یان بڵێن بەکاری هێنین هەندێک چاکسازی وەکو کاکتۆر فەرمی گۆڕانکاری دروستکەین ئێستا بۆ نمونە باسی دروستکردنی بۆریەکەن بە بۆریەکمانەیە کە ئێستا 4000 کونی تایە باشە بۆ لەم دقەیە و لەو کاتای ئێمە بیرلۆ بکەین ئەو بۆریە چاکەین غیری ئەوەی دووبارە با بڵێن سیاستێک یان استراتیژێکی گەندەڵی بێ بۆ ئەوەی ئێمە بۆریەکە ملیارێکی تێبچێت 4 بۆ 5 ملیاری بجە بۆ دابینکەین کابێ کۆی مۆزوعەکە بۆڵکردنەوەی ئەم کاریگەریەکان یان دەرەنجامەکانی ئەم زروفە ئەم بارودۆخە کاتیە غیری ئەوەی کە باخەڵ و بودجەی هەندێ لایەن و ئەحزاب زیاتر دەوڵەمەند کاپڕێکا با بڵێن شتێکی ئەوتۆنە تەبعاً من پێم وایە هەر ئەو ڕێیە زۆر سپاس بۆچی ئەمریکا ئیدارەی دەخیلە و ئەکاونتەکانی عێراقەکە لە مەسەلەی نەوتفرۆشتنە عێراق بڕێکی زۆر قەرزی ساڵانی هەشتاکان و نەوەتەکانی لایە ئەوەی کە شەڕێک لەگەڵ عێراق و ئێرانە کۆمەڵێکی زۆر وڵات چەکیان پێفرۆشتووە کۆمەڵێکی زۆر کۆمپانیا چەکیان پێفرۆشتووە دەوڵەت پارەی نیاونەتێ کاتی خۆی سەدام حوسێن پارەی نیاونەتێ ئێستا ئەمانە هەمویان شکاتیان کردووە لە دەوڵەتی ئێستای عێراق و کەیسەکانیشان بردۆتەوە لە محکەمە ئێستا ئەو قەرزە کۆنەی ساڵانی هەشتاکان تەراکوماتی نرخی سووی ئەو قەرزانەش چەندێکە ئەنێگەرە و کاتە 50 میلیۆن بێ ئیساکرێ بێ بە 350 میلیۆن لەبەرەوە ئەو هەموو ساڵە نرخی سووی چۆتە سەری ئەم پارانە هەمووی لای دەوڵەتی عێراقەوە بێم قەرزە باتەوە
بۆیە عێراق خۆی ناتوانێت پارەکەی بە ئاشکرا ئیدارەی فرۆشتنی داهاتە نەوتەکانی بکە خاتە ئەکاونتێک و ئەم ئەکاونتە لە بانکی ڕقی نیویۆرکی بانکی فیدراڵی ئەمریکایە ئەم ئەکاونتە بە بڕیارێکی سیادی ئیدارەی ئەمریکا بۆیە پارێزێ بۆی خاوەن قەرز هەموو پارەکەی نەبن بۆیە لەبەر ئەوە عێراق مەجبورە هەمیشە ملکەچی سیاساتی ئەمریکا بێت و بیش ترسێ لە هەر سزایەکی ئیداری ئەمریکا فعلەن ئەو ترسە هەیە بەشێکی تری کۆمنتەکانی تۆ و پرسیارەکانی تۆ ئەوە بێگەر فرۆشی نەوت لە هەرێمی کوردستانەوە بکاتە 2 ملیۆن بەرمیل کێشەکەی بۆ حلەوێ ئەمڕۆ نەوت گرانە ئەمە نەزەریەن ڕاستە بەس ئەمەلیەن مستەحیلە جێبەجێ بکرێت وکووایە بڵێ مسواری ئۆتۆمبیلێکەوە و بە 3 سعات ئەگەمە نیویۆرک ناگەیت بە 50 ڕۆژەگەێتی نیوەرەگەر بە جادێکی تەختیشا بڕۆ هەنێشت هەیە لە ڕووی ماتماتیکی و لە ڕووی فیزیکی و مەحاڵە هەموو بۆڕی نەوتی کوردستان ئەگەر بە فول تاقە ئیشی پێ بکەیت 900,000 بەرمیل نەوتر بۆ ئەنێرێ لە ڕۆژەکانی حەجمی بۆڕێکە هەر ئەوەنەیە ئێستا ئێمە ئەو نەوتەمان نیە لە کەرکووک و لە کوردستانیشا بە یەک و ناتوانین 500,000 بەرمیل نەوت بەرەم بێنین ئەم خۆی نزیکەی 450,000 بەرهەمێنێ ئەم 450,000 ئەبێت 4-5 مەسفای ئەم منتیقەی پێ تێرنەوت بکەیت لە بەرەو خەڵکیش گاز و بەنزینە یارەوە نیە تۆ نەوت بفرۆشی بە دەرەوە بۆیە لە ڕووی واقعیوە بە هەموو زەخت و فشار و با بڵێن خۆیان پرووسکاندووە تا ئێستا وەزارەتی نەوت و حکومەتی هەرێم و بە هەر هەمیوە تا ئێستا ڕۆژی 300,000 بەرمیل نەوت لێرەوە ئەفرۆشن نزیکەی 100,000ش بە شێوەی نەوتە ڕەشە بە تەنکەر ئەنێرن لە بانیاس ئەفرۆشن ئەمە هەموو توانایی چارەسەری ئەو وەزعەیە لە ڕووی نەزەریوە لەسەر بە قەڵەم و کاغەز کە ئەینوسی لێەوە بۆ ڕیمان هەیە بۆ سووریا بۆ ڕێیە بۆ سعودی بەڵام ئەوانە هیچی ئیشی پێ ناکرێت لە واقعە قەیرانی کۆرۆنا و ئەم قەیرانەیە باشە هینەکە بەراوردەکە زۆر دقیق نییە لەبەر یەک سەبەب لە ئەزمەی کۆرۆنا ئێمە تەنها 2-3 مانگ نەوت هەرزان بوو لە ڕاستیە 1 مانگ زۆر هەرزان بوو ئەوە بوو بۆ ناقص 35 ینی تۆ بەرمیلە نەوتت بفرۆشتایە بۆیە $35 بی بۆ ئەوەی لە کۆڵەکەنەوە بەڵام ئەمە تەنها 1 ڕۆژ وا بوو تەنیا مانگێک ئەو پەڕی 2 مانگ نەوت هەرزان بوو سەردەمی خۆی تەبیعەتی نەوت وایە هەمیشە بەرزەوێت و نزمێتەوە کێشە لەمانە تەبیعەتی ئەم بازاڕە وایە کێشە لەوایە ئێستا عێراق ناتوانێت نەوت بفرۆشێ نە بەگران نە بە هەرزان نەوتەکەی لەژێر خاکە ئەمێنێتەوە لە شەڕی عێراق و ئێرانیشا لە ساڵانی 82 بەڵە لە ساڵانی 82-83 لە شەڕی عێراق و ئێرانە حاڵەتێکی کەیوا هەبووە و ئێستش هەبووە بەڵام لە ساڵانی 82-83 هەموو دانیشتوانی عێراق 12-13 ملیۆن بوو هەموو موچەخۆرانی دەوڵەتی عێراق 200-300,000 کەس بوو ئەو وەختە کەرتی کشت و کاڵ هین بوو ینی چالاک بوو کەرتی پیشەسازی لە عێراقا چالاک بوو وەکو ئێستا ئابووری عێراق پشت بە هاوردەکردنی بەستوو نەبوو بۆنمە لەم سلێمانیا کارگەی جگەرە هەبوو کارگەی جلوبەرگە بوو ئەو برادرانەی کە لە بیریانێ ئێستا وەزعەکە گۆڕاوە ینی ئێستا وەس ئێمە موقفی ئێمە زۆر زائیفترە لە ساڵی 82-83 کاک فەرهاد ئەڵێ چی بکرێ بۆ چارەسەر ئەمە پرسیارێکی $1 ملیۆن بەڵام لە ڕاستیە جوابی ئەم پرسیارە ئۆکەی جوابی علمی و ئەکادیمی و هەموو خەڵکێک و هەموو زانایەک و ئابووری ناسێک بێ جواب و باتەوە ئەڵێ ئەبێ ڕیفۆرم بکەین و ئەبێ پشت بە نەوتبەستن کەم بکەینەوە و ئەبێ کەناڵی هەناردەکردنی نەوتمان فرە ڕنگ بکەین لە ئوردونەوە بفرۆشین لە سووریاوە لە تورکیاوە و پیشەسازی پەترۆکیمیاوەکان لە ناوخوا پەرە پێ بدەین ئێمە نەوتەکەمان بە شێوەی بەرهەمی پیشەسازی بە شێوەی پلاستیک بفرۆشین داوا دەرمان بفرۆشین قوماش و جلوبەر بفرۆشین نەکردنەوە ئەمانە جوابی زانستی ئەم پرسیارەی تۆیە بەڵام ئەمە هی ئەوە نییە بە ساڵ و دوان ئەم چارەسەریانە جێبەجێ بکرێ ڕەنگە دەیان ساڵی بوێ و ئەمە بە سەرکردایەتێکی سیاسی ئازاکرێ نەک بەو دار و دەستەی ئێستا حکمی بەغاکەن یعنی نەک بەوەی کە لە تۆ سەری عێراق بکە لە لیست لە ڕەنکی وڵاتە هەرە گەندەڵەکانی دنیا هەمیشە لە لووتکەی وڵاتە هەرە گەندەڵەکانە لە سایە ئەم گەندەڵیا مەحاڵە بتوانانی ئەم چاکسازیە بکەیت بۆیە جوابە هەرە ئاسانەکە ئەوەی ئەبێ ڕیفۆرم کرێ بەڵام ئەم ڕیفۆرمە ئایا ئەکرێ چەندێک کاتی گەرەکە و بە سەرکردایەتێک ئەکرێ ئەوە ئەو پرسیارەیە پێم وایە جوابەکەی وازەحە کامەرا بەراوردێکی کرد لە نێوان زانستی
اقتصادی زانستی و اقتصادی سیاسیە ئەمە دەرفەتە بۆ اقتصادی زانستی بێتەوە پێش سیاسەکانی من زۆر تێ ئەگەم لەم بەراوردەی کا کامران خۆی پیاوەکی ئەکادیمیە بەڵام خۆی ئینەکەی ینی ترمێکیان هەیە ئەنگلیزەکان ئەڵێن هەموو قەیرانێک دەرفەتە بۆ ینی پەنجەرەی دەرفەتە بۆ چارەسەر و بۆ ریفۆرم و ئەمانە ئەمە نەزەریان ڕاستە ئەکرێ ئەم قەیرانە بکرێتە دەرفەتێک بۆ چاکسازی لە عێراق و کوردستانە بەڵام دووبارەیەکەمەوە ئەم چاکسازیە هێزی سیاسی نییە پشتگیری بکە سەرکردایەتی سیاسی ئازانیە کە ئیدارەی بکە و لە ڕاستیە خەڵکێکیشمان نییە ئێمە خۆپشاندان بکە بۆ ئەم چاکسازیە خەڵک خۆپشاندانەکە بۆ موچەکەی خۆی خەڵک گلەی هەیە خۆپشاندانەکە لە بەرەوەی پشکی نییە لە گەندەڵێکە ئەڵێ هیچم بۆ نەکراوە ینی لە بیرتانە ماوەیەکی زۆر لە کوردستانە ئەمە بۆ قسەی باو هاتە سەر شاشە گلەیە کرد من هیچم بۆ نەکراوە ینی تۆ چی بۆ کرێکاکە ینی گلەی ئەوە بوو کە ئەو معاشێکی نییە لە کاتێکا بەشێک نییە لە پرۆسەیەکی ئیشکردن ینی چاکسازیکردن ڕاستە چارەسەری بەشی هەرە زۆری مشکیلەکانی ئێمەیە بەڵام هیچ ئاسۆیەک نییە کە بڵێن فلان هێز فلان گروپ فلان سەرکردایەتی دێت ئیدارەیەم چاکسازیمان بۆکە کەس حەزی لەم ڕەشبینێ نییە بەڵام لە ڕاستیە بەخشینەوەی ئومێدی وەهمیش وازانم جۆرەکە لە تاوان ئەکید ئەم ئەکرێ ئەم قەیرانە بکرێتە دەرفەتی چاکسازی بەڵام ئەگەر ئەم مەرجانە هەبێ یەک سەرکردایەتێکی ئازا هێزێکی کۆمەڵایەتی و جەماوەری پشتگیری چاکسازی بکە و ئیتر بەمە زەمینەی بۆ دروست بکرێ ئەکرێت یانی دوو پرسیاری پەلەمەکە مامۆستا ئەرخەوان ئایا قەیرانە ئەشێ بێتە خێر بۆ هەرێمی کوردستان و مەسەلەی ئابووری سەربەخۆ مامۆسایی بەڕێز ئێستا هەرێمی کوردستان بووە بە بەشێکی با بڵێن یەکانگیری دانەبڕاو لە کۆی گشتی ئابووری عێراق و دارایی گشتی عێراق موچەکەی هەرێمی کوردستان ماگانە لە بەغاوەتێ بە پارەی ئەو نەوتە دابی نەکرێت کە لە بەسرەوە ئەفرۆشتێ یا تۆزێکی لە کوردستانەوە فرۆشتێ بۆیە لە ئێستا لە ڕووی ئەمەلیەن مەحاڵە بتوانانی هەرێمی کوردستان جیا بکەیتەوە لە کۆی گشتی دیمەنە عێراقیەکە ئایا لەم داهاتووە چی ڕوودایە سەرکردایەتێکی سیاسی دروستە بێ لە کوردستانە ئیش بۆم سەربەخۆیە بکە نازانم بەڕاستی ناتوانم جابی ئەوە بەمەوە بەڵام ئەوەی هەیە واقعەکە ئەوەیە ئێستا بەڵاو مسیبەتێک بەسەر عێراقا بێ هەرێمی کوردستانیش وەکو نەجەف و بەسرە بەشێکە لە واقعەکە و ئەو قەیرانەدارایی ڕووەکاتە بەغا بەلای زۆر و هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە ینی ڕەنگە لە بەغا و بەسرە زیاتر خۆی قسە زۆر برادرە بینم ینی باسی ئەوەکەن کە ڕەنگام قەیرانە خەریتەی شەرق لەوسەد بگۆڕێ دوێنێ برادرێکم بینی باسی ئەوەیە کرد کە ئەو وڵاتانەی خەلیج ڕەنگە نەمێنن وڵاتە بچووکان هەمووی بێتە وڵاتێک عێراقەوێتە دوو بەشەوە شتی لەو جۆرە زۆرە وترێ بەس بەڕاستی من هیچ بەڵگەیەک نابینم کە ئێستا پێمان بڵێ لە فلان جیهەت و لایەن ئیشەکەن بۆ دابشکردنی عێراق یا بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکا بەرن هەم سەر لە نوێ سیاساتی سەر بەخۆی دارایی و ئەمانە پێڕۆ بکەوە خۆی لە پێش 2023 کرد یەکەم وەڵام ئەوەیە نازانم دووەم وەڵام ئەوەیە هیچ بەڵگە و وینێک نبینم کە پێمان بڵێ هەرێمی کوردستان بەو ئیتیجاها ڕوا لە ئێستا یەک مامۆستا ئازاد نابێت چونکە پێزان بەداخل سەرکە مەسەلەکە ئەو نییە دۆلار بەرزێتەوە ئەگەر بێت و یەدەکی دراوە بیانیەکانی بانکی ناوەندی عێراق کەم بێتەوە بەهای دینار دابەزێ بەرامبەر تمەن بەرامبەر لیرە بەرامبەر هەموو دراوەکان بەڵام دۆلاری بنچمارکە ئەساسیەکەیە کە نرخی دیناری پێ دیاریەکەن ئەمە خۆی ڕاستە یعنی ئەگەر تۆ وەزعی دارایی وڵات خراپ ببێ هاوردەکردن کەمە بێتەوە بەڵام لە نەتیجا شتێک هەر ئەمێنێ خەڵک سێژەمە هەر نانەخوا خەڵکە پێویستی بە ئۆتۆمبیلە خەڵکە پێویستی بە هەنێک کەرەستەی پیشەسازی هەیە بۆیە ئەگەر لە بیرتان بێت لە ساڵانی نەوەتەکانە لە گرانیەکەیشا خەڵکی عێراق ڕەو شتانەیە کڕی بەڵام بڕی کەمتر بۆیە لە هەموو حاڵەتێکە ئابووری عێراق هەتاوەکو ئاستی دوورمەوداش وەکو ئابووریەکی پشت بە هاوردەکردن بەستوو ئەمێنێتەوە ئەگەر بێت و
سیولە و داهاتی نەوتی نەمێنێ بە دۆلار ئەوە بەلای زۆرەوە دەوڵەت ناتوانێت بانکی ناوەندی ناتوانێت بەهای دینارەکەی ڕابگرێ لەو حاڵەتا بڕێکی زۆری داڕوخانی بەهای دینار هەر ڕەنگە لە نەتیجەی ترس و پەشۆکانی خەڵکا بێ عاملی نەفسی زۆر ڕۆڵی هەیە ئەو ڕۆژەی کەوتیان هینە ڕۆژی 2-4 بوو 1-4 بوو کەوتیان تەواو ئاگربەسیان ڕاگەیان ئێران و ئەمریکا لەماوە 1-2 سەعاتە نرخی بەرمیلێک $20 دابەزی لە کاتێکە هێشتا نەوت نەکەوتووە ڕێبڕانی بە فیزیکی نەوتی وڵاتانی خەلیج و عێراق نەگەشت بۆ بازاڕەکان بەس بە عاملی نەفسی و ترس نەمانی ترس $20 دابەزی نرخی هەر بەرمیلێک نەوت بۆیە بڕێکی زۆری بەرزونزمی بەهای دیناری عراقی ڕەنگە عاملی ترس متمانە نەمان بە بانکی ناوەندی لە نەتیجەی داڕوخان یا کەمبوونەوەی یەدەکی دراوە بیانیەکانیان دیاری بکە نەک ئەوەی کە ئێمە هاوردەکردن کەمەکەینەوە یا زیادەکەینەوە ئەم سیناریۆ ئێمە لە مێژووی نزیکی عراقا هاوشێوەی ئەمەمان هەیە ینی داڕوخانی بەهای دیناری عێراقی لە ساڵانی 1991 یعنی زۆربەی خەڵکی سێژ لە بیرێت یعنی لە ساڵ لە 1989 دینار و دۆلار فەرقێکی زۆر کەمی هەبوو بەڵام لە دوای ئەوەش کە تۆ بە دینارێکی لە ساڵی 1993 بە دۆلارێکی ئەمریکی ئەتوانی 200-300 دیناری عراقی بکڕی یعنی جاری وا هەیە لە ماوەی 1-2 ساڵە یا لە ماوەی 5-6 مانگە ئەم فەرقەکە هێنە گەورەیە تۆ هەر تەسەوری ناکەی هەر بڕوای پێ ناکەی بۆیە ئەمە دایمەن عاملی ترس عاملی نەفسی یا ئەوەی کە تۆ بزانی بانکی ناوەندی ناتوانێت پشتگیری بەهای دینارەکە بکە ئیتر ئەوە بەسە بۆی خەڵک سوپاس کاک محەممەد من سێ پرسیاری کورت بێگومان بەسەر یاچووی بەڵام هەر حەزەکەم یادی بخەمەوە لە ناوەڕاستی بابەتەکەی پرسیارێکت وروژان تا ئاکرێ ئەم خەسارەتە کەم بکرایەتەوە ئەگەر حەزەکەی لەسەرەوە شتێکی زیاتر دوای گفتوگۆکە و دوای گوێبوون لە ئەو پرسیار و ڕوونکردنەوانەشی فەرمونون ئەکرام خەسارەتە بەم شێوەیە بەم بارودۆخەشی هەیە واتە بەم دەوڵەتە نەخۆشەوە ئەکرێم خەسارەیە چۆن کەم بکرێتەوە کە بۆ درێژمەودا و هەموو مەترسیەمان لەسەر نا خۆی بەم دەوڵەتە نەخۆشەوە نەئەکرا بەڵام ئەگەر ئێمە دەوڵەتێکی نۆرمالمان هەبوایە ئەکرا وەسعی عێراق بە جۆرێک وایە بەرگەی ئەم شۆکە بگرێ و لانی کەم بڕی خەسارەکانی کەمتر بێ ئەکرا بۆ نمونە ئەگەر بۆ ڕی نەوتی ئەوەی نەوتفرۆشتنی لە سعودیە و سووریا و تورکیاوە بە باشی ئیشی بکردایە ئێستا کێشەکە کەمتر بوو لانی کەم بەو جۆرە نەبوو بڕێکی زۆری ئەوەی کە ئێستا عێراق لە دۆخێکی ئاوا خراپایە علاقەی بەوە هەیە لە 30-40 ساڵی ڕابردووە دەوڵەتی عێراق بەردەوام لە شەڕ و نائارامی و مەشاکلی بێ کۆتاییە بووە ئەمە وای کردووە ئاستی حکومڕانی لە عێراقا ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بووە و بڕی گەندەڵی بە شێوەیەکی ترسناکی ینی کەموێنە هەڵکشاوە کاک دکتۆر سڵاح باسی ئەوەی کرد ئێستا ئۆفیسە گشتیەکان لە عێراقا بۆ نمونە پۆستی وەزارەت ئەکڕێ و ئەفرۆشیە قسە لەسەرەوە هەیە سەرۆکایەتی پەرلەمان نازانم یعنی شتی زۆر ترسناک ئەوتێکە من ناوەرم لێرا باسی بکەم بۆیە حەجمی گەندەڵی گەیشتۆتە ئاستێکە هەموو مەقاوماتی دەوڵەتیان لە عێراقا زەعیف کردووە بۆیە خۆی چۆن ئەگە لە بیرتانیە کە پەتای کۆرۆنا هات یەکەم جارکەی کوشت ئەو کەسانەی کە مەناعیان زەعیف بوو خۆیان پێشتر نەخۆشییان هەبوو یا لە تەمەنێکاون بۆی ئەم شۆکانە بۆ دەوڵەتیش ڕاستە کە ئێستا ئەم ئۆکەی وڵاتانی کەی خەلیج هیچیان بەقەدەر ئێمە مووقفیان زەعیف نییە خۆ کۆیتیشێک ئیسرائیل تووشی هەمان کێشەی ئێمە بوون بەڵام هیچ کام لەو مەترسیانەی نییە ئێمە هەمانە قەتەر و سعودی و بەحرێنیش بە هەمان شێوە بەس هیچ کام لەو مەترسیانەیان نییە لانی کەم بەشی هەرە زۆری و مەترسیانیان نییە کە ئێمە نیمانە بۆ لەبەرەوە وڵاتانە دەوڵەمەندن بڕێکی باش پیشەسازی و هینیان هەیە کە ئەکرێ بۆ خۆیان پشتی بەسن سێ بڕێکی زۆری ئەوان هینیان هەیە سندوقی احتیاتی هینیان هەیە ئەوەی کە ئەجیالی سندوقی نەوەکانی داهاتوان هەیە پڕە لە پارەی نەوت ئەگەر 2 ساڵی کەش نەوت نەفرۆشن سعودی عەرەبیە زۆر کێشەی نییە ڕەنگە پێویستکە هەنێ سیاساتی تەقەشف و زگەڵ کوشی نییە بێ بەڵام وەکو ئێمە پەکی ناکەوێت ئەمە بۆ سعودیە باشترە لە ئێمە خۆ لە کاتێکە ئەمە سعودیە دراوسێ ئێمەیە وەکو ئێمە مسلمان و هەموو ئەو شتانەی لە سعودیە هەیە لای ئێمەش هەیە دکتۆر گیان یەک جاوێکی زۆر کورتی ئەمەلیانە ئەوەیە هیچ چارەسەرێکی کورتمەودا لە ئارانیە هیچ چارەسەرێکی سەحری کورتمەودا لە ئارانیە
گشتگیرترین و زانستیترین چارەسەر بۆ ئەو پرسیارەیەوە ئەوەیە ئەبێ ڕیفۆرمی هەیکەلی بکرێت لە عێراقا. ئەمە یعنی چی؟ ئەمە زۆر شتەگرێتەوە، ئەبێ زۆر بگۆڕێ و دەستکاری بکرێت لە عێراقا. بەڵام ئەمە دووبارەیەکەمەوە بە سەرکردایەتێکی سیاسی ئازای گۆڕانخوازی ڕیفۆرم خوازەکرێ بە خەڵکێک ئەکرێت دەعمی ئەم سەرکردایەتێ بکە بە هێزی سیاسی ڕیفۆرم خوازەکرێ. من هیچ کام لەم هێزانە نابینم لە عێراقا بەداخەوە. اینجا حکوومەتی نیشتیمانی دێ خۆ ئیسەم حکوومەتانش ئەیبیان چێ لە نیشتیمانی بوونە لە نیشتیمانی فرۆشتنی لە فرۆشتنی ئیدعاین دروستمی نیشتیمانە لە هیچ کەمیان نییە. بەڵام ئەخ دەیتە ئەوەیە ینی کاک محەممەد باسی قەرزت کرد. ئەم حکوومەتی ئێستا کاربڕێکە دەتوانێت ئەگەر نەگۆڕێ و کابینی تازە پێگنەیە ئەتوانێت قەرز بکە یاش پێویستی بە دەستکاریکردنی ئەبێ یاسای قەرزی بۆ دەربکرێ وکو ئەوی لە سەردەمی پەتای کۆرۆنا کرا. یاسای قەرزەکە ئەبێ ئەوە تەحدید بکە قەرزی دەرەکیەکە یان ناوخۆیی و بڕی قەرزەکەشی بۆ دیارریەکە چەندێ قەرز بکە. ئەوەی من بزانم تا ئێستا ئەمە نەبووتە بەشێک لە ئەجەندای پەرلەمان و نا ئەم حکوومەتەوەکو خۆی لەبەرەوەی کاربڕێکەرە ناتوانێت قەرز بکە و یاسای بودجەی ئەم ساڵ 2026 یا ساڵی داهاتوو هەر ناوێکی لێنەی ئەکرێ بە یاسای بودجەش معالەجە ئێمە بکرێ. بەڵام یاسای بودجەش لە ئارانیە لە ڕاستیان من ناشی بینم هیچ هەوڵێکی جدیە بێ بۆ دەرچواندنی ئەم یاسانە لە ئێستا. کۆتا پرسیار لەسەر دۆخی هەرێمە لە هیچ شوێنێکە هەرێمە توانێت خۆی جیا بکاتەوە دەرگەیەک دەرچەیەک بۆ خۆی بدۆزێتەوە کاریگەری ئەم قەیرانە لەسەری کەم بێت. واللهی جوابی ئەو پرسیارە لەناو پرسیارەکە خۆیەتی ئایا هەرێمە توانێت موچەی مانگێکی موچەخۆرانی خۆی با بە بێبەغا کەسێ بڵێ بەڵێ باواقعی بین دێ باواقعی بین ینی تۆ ئیدارەدانی حکوومەت پارەیەوێ سەرچاوی مرۆیی و دارایی ئەوێ هێزی ئەوێ بزەبێت زۆر جوانە سوپاس بۆ ڕوونکردنەوە. ئەو 120 ملیاری داهاتە ناو خۆیەکانی پێیانەکرا وەفد ڕۆژ کۆبوونەوەیان کرد تا کردیانە 46 میلیۆن. سوپاس کاک محەممەد یان باسێکی کورت و بۆ عێراق نەخێر بۆ سعودیەکان بەڵێ بۆ ئیماراتەکان حالیان دوو بەدیلیان هەیە و ئیشی پێەکەن. بۆ عێراق لە ڕووی بەدیل هەر ئەوەیە کە پێم وتی بۆ ڕینەوتی کوردستانە بە تەنکەر ئەینێرین لە بانیاس ئەیفرۆشین ڕەنگە تۆزێک زەخت لە خۆیان کرد بە تەنکەر ئەوەنەی بانیاسیش لە عقبەوە بفرۆشین. ئەمە بەدیلەکانە. بەڵام ئەم بەدیلانە بە هەر هەموویەوە ڕۆژانە 500,000 بەرمیل نەوتمان بۆ فرۆشێ یا نایفرۆشێ ئەو پەڕی هەر زۆر زەخت بکەن یعنی با بڵێن زۆر خۆیان جەنجاڵ بکەن بەرپرسان ئەیگەنە 600,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە. بەڵام ئێمە بۆەوەی بودجەی دەوڵەت پیا بکەین پێویستمان بە 3 ملیۆن بەرمیل نەوتە لە ڕۆژێکا بینێرین بۆ بازارە جیهانیەکان. سپاس کاک فیساڵیان ئوستازیان کا تەواو بۆ بە کورتی سوپاس دەکەم محەممەدیان زۆر سوپاس تەواو هاوڕایم فعلەن ئەبێ خەڵکێکمان هەبێ خۆی چی بکەن ئەبێ ریفۆرم بکەیت بۆی ریفۆرم بکەن یەک ئەبێ خەڵکێکی باشمانە بێ ریفۆرمی بوێ هێزێکی سیاسی ئازامان هەبێ سەرکردایەتی ئەم ریفۆرمە بکە وردە گۆڕانکاری لە ناو دام و دەستگاکانەوە دەست پێ بکرێ. ئەمە هەم کاتیەوێ هەم فشاری بەردەوامی شێوێ ئیتر ئەوە کەیت چۆن دەست پێکە ئەویان بەڕاستی زۆر سپاس کاک محەممەدیان زۆر سپاس هاوڕێیانی عەزیز. ئەم ئێوارەیەشمان کۆتایی پێهێنا هیوادارین ئەو باسەی کە لێرە و ڕوژاجە سەرنج بوو بێ ئیزافەیەک بوو بێ بۆ سەر معلوماتەکانی کەتان. زۆر سپاس مەمنونم.